دەگەڕنەوە جارێک بەڕێکە دوو پیا و لە ژووری نەخۆشخانەیەکدا لە نزیک یەکەوە خەوێندران، بەڵام لەسەر دوو بێدی جیاواز. دۆخی هەردوو نەخۆشەکە هێندە سەختە کە ناتوانن هەستنەوە و زۆربەی جەستەیان لە کار کەوتووە. ژیانی ناوژووری نەخۆشخانەکە بۆ ئەم دوو نەخۆشە زۆر سەخت دەبێت. بێزاری تەنگیان پێ هەڵدەچنێت. یەکێک لە نەخۆشەکان بێدەکەی لە تەنیش پەنجەرەی ژوورەکەوەیە، ئەوی تریان لە جێیەکە کە هیچی لێوە دیار نییە جگە لە بنمیچی ژوورەکە نەبێت. بۆیە ئەو نەخۆشیان بۆ ڕەواندنەوەی بێزاری داوا لەوەی تەنیشتی پەنجەرەکە دەکات باسی دەرەوەی بۆ بکات. داوا دەکات هەرچیەک کە لە پەنجەرەکەەوە دەبینێت بۆ ئەمیشی باس بکات. نەخۆشی تەنیشت پەنجەرەکە بە داواکەی ڕازیە بێت. بەو جۆرە ڕۆژانە ئەو چیرۆکانی بۆ باس دەکات کە لە دەرەوە دەیبیستێت. باسی جەنجاڵی شەقام و هاتوچۆی خەڵکو و جوڵەی دار و گەڵاکان و جوانی وەرزەکان دەکات. بەو شێوەیە ڕۆژانە چیرۆک بۆ ئەو کەسەی تەنیشتی دەگێڕێتەوە. بەم جۆرە هەردووکیان سەرقاڵیەکی ڕۆژانەیان بۆ پەیدا دەبێ و خۆیان لە بێزاری ڕزگارەکەن. ڕۆژان تێپەڕین و بەیانیەک نەخۆشی تەنیشت پەنجەرەکە کۆچی دوایی دەکات. نەخۆشەکەی تر خەمدای دەگرێت چونکە لەمە دووە کەس نییە باسی دەرەوەی بە بکات. بۆیە هەمان ڕۆژ داوا لە کارمەندانی نەخۆشخانەکە دەکات بێدەکەی بگوازنەوە بۆ تەنیشتی پەنجەرەکە. کاتێک دەیبەنە ئەوێ و لە پەنجەرەکەەوە دەڕوانێتە دەرەوە تەنها دیوارێک دەبینێت و هیچی تر. نەخۆشەکە زۆر سەرسام دەبێ و کارمەندی نەخۆشخانەکە بانگ دەکات. دەپرسێت بۆچی دەرەوە دیار نییە؟ ئایا ئەم دیوارە ئەمڕۆ دروست کراوە؟ ئەوانیش لە وەڵامدا دەڵێن نەخێر، ئەوە دەیان ساڵە ئەو دیوارە لەو شوێنەدایە. نەخۆشەکە ئەڵێت بەڵام هاوڕێکەم شتی ئەبینی و بۆ منی باسە کرد. کارمەندەکان زۆر سەرسام دەبن و لە وەڵامدا دەڵێن ئەو هاوڕێیەی تۆ کە لێرەدا بوو هیچ شتێکی نابینی چونکە نابینا بوو. نەخۆشەکە ئەو ساتێگەشت کە تەواوی ئەو چیرۆکانەی کە لە زاری هاوڕێ نابیناکەیەوە بیستبوونی چیرۆکی ناو خەیاڵی خۆی بوون. بۆی گێڕاوەتەوە تاوەکو هیوا ببەخشێتە ئەم و بەردەوام بێت لە ژیان و لە بەرامبەر نەخۆشیەکەیدا خۆی بەدەستەوە نەدات. پەیامی چیرۆکەکە ئەوەیە کە لە هیچ دۆخوبارێکدا هیوا لەدەست نەدەین. ئەگەر خۆشمان بێهیوا بووین نەیەڵین ئەوانەی چواردەورمان بێهیواییمان لێوە وەربگرن. ئەگەر کەسێک هیوای پێمان هەبوو داوای هاوکاری لێکردین هەرگیز دەستی ئەو کەسە بە خاڵی نەگەڕێنیتەوە و ئەگەر بە خەیاڵیش بووە وێنایەکی گەشی ژیانی بۆ دروست بکەن تاوەکو لە ژیان بەردەوام بێ و ئێوە ببنە هۆکاری ئەوەی کە بەسەر سەختیەکانیدا سەرکەوێت.